کریستیانەکانی مووسڵ و دەوروبەری قوربانیە ئاسانەکەی دەستی ئیسلامێکی توونڕەوی وەکو داعش ئەو چەکدارانە ئاسان کەوتنە گیانی ئەو پێکاتەیە سووتاندنی ماڵ و حاڵ و تەقاندنەوەی کڵێساکانیان ڕەبی بە کۆمەڵی کریستیانەکان بۆ ناوچە ئازادکراوەکانی دەشتی نەینەوە و هەرێمی کوردستان. ئەوە لە کڵێسایەکی قەرەخوشە کتێبێکی پیرۆزی ئینجیل سووتێنراوە. ئەوە پەیکەرێکی شکاوی کڵێساکەیە هەر شتی سومبڵی ئاینی و مەسیحی بوو بێت شکاندویانە و لەبری ئەوە دروشمی داعشیان نووسیوە. ئەمە کۆڕی کۆنگرێزمانێکی پێشووی ئەمریکایە لە واشنگتن گەیاندنی ئازاری کریستیانەکانی عێراقا بۆ هاوباوەڕەکانیان پەرۆشیەکە بۆ ئەوەی لەو شوێنەی مێژووی ئەوانی لێیە وا بڕوات کریستیانی لێ نامێنێت. ئەگەر تا کۆتایی ئەم ساڵ ئێمە کۆمەکیان نەکەین ئەوە کۆتایی کریستیانەکان دەبینین هەر گروپێکمان بینیەوە بەردەوام بی لەوە دەکەنەوە بڕۆن بۆ دەرەوە باز لەوە دەکەن خزمەکانیان لە ئوسترالیا و کەنەدا پێیان دەڵێن وەرن بۆ ئێرە ژیان زۆر خۆشە و لەناو کۆمەڵگەیەکی کریستیان داین ئەوان چاوەڕوان بزانن ئەمریکا چیان بۆ دەکات. دوای ڕزگارکردنی شاری مووسڵ لە دەستی داعش قۆناغێکی دیکە دێتە ئاراوە گەڕانەوە بەڵام بۆ ماڵ و حاڵی وێران بەرپرسی کڵێساکانی کاسۆلیک لە عێراق تەواو لە بارودۆخەکە نیگەرانە. مووسڵ وەکو شارێک کاتی دەوێت پێویستە متمانە بۆ خەڵک بگەڕێتەوە تاڵانکردن و کوشتن و بڕین ڕوویداوە دەستدرێژیکردنە سەر کریستانەکان برینێکی زۆر قوڵی دروست کردووە. پرسیارەکە لەوەدایە ئەگەر نەخشەیەک لە ئارادا بێ بۆ ڕەوپێکردنی کریستیانەکانی عێراق ئایا خۆیان دەیانەوێت واز لە زێدی باو باپیرانیان بێنن؟ ئەو قەشانەی کە بینیمانن دەیانەوێت خەڵکەکە بمێنەوە وڵاتەکەی خۆیان خۆش دەوێت وڵاتێکی زۆر جوانە مێژوو لەوەیە داوا دەکەن کۆمەکیان بکەین تا بتوانن بمێنەوە ئەگەر ئەوە نەکەین داوا دەکەن کۆمەک بکرێن لێرە بڕۆن. کەمایەتیە ئاینەکان لە عێراق بە کریستیان و ئێزیدی و کاکەی و شەبەکەوە قوربانیەکی ئاسانن تەنانەت لەسەر وەختێک کە وڵاتەکەش ئارامە بێتەوە ئەوە ترسیان لە فەوتان هەیە. یەکێک لە داواکاریەکانمان لە راپۆرتەکەدا هاتووە داوای پاراستنی مەسیحەکان دەکەین ئەوان ناتوانن بڕۆنەوە بۆ شوێنەکانی خۆیان ئەگەر هێزێک نەبێت بەرگریان لێ بکات. وا بڕوات عێراق ئەو مۆزایکە ئەتنی و فرائینیە لە دەزەدات ئەگەر توونڕەوی ئاینی و نەتەوەیی ئاوا لە هەڵکشا نابێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن.